سلاوین گرم و امی بیدارن دم خوش دگل لحاف گهاندنا کردان ببورینن. ابوی هیویه که ام کردان بگهین نئه که سرحاتی و بویرن لجهان دقامن پیک گهارین داخل شمو جویره جه استودیو دنگ امریکا لواشنطن دی سی دید گلوه د برنامه رو ده و نیوان بابتان ببینن. لحاف هاتنا دموکرات و کمارین کنگرسی لسر باجو خرجیه بو لی هجارو بیکار پترکت نخمه. لسال 2013 اوروپیان چه پیش بینی جه آبوری خوراهنه. شر پتر سوریه ویران دکه و اسد دفجه دست حالات برناده. فیلم سازه که کرد میوانی لحاف گهاندنا کردان بو. هرچنده رنگی که فیلم هالیوود دبن صدمات تندوتیجیان لی دیاره درینان آوان دی بدومینه. اری نخوشیا سروکا دیپلومات امریکی و پاشا روژاویا سیاسی دست نشان بکه. سلاوین دوباره بینرین لحاف گهاندنا کردان. لحاف هاتنه که برک راوستاندنا دریجدما کماری و دموکرات امریکی لسر باجو خرجی حکمتی بداوی اینا. هر دو آلی دبیجن لحاف هاتن ده برجواندیا امریکیان دابو لی دستکرتن امریکی و خلک بیکار پتر کتنا خمه جبر برینا خرجیا هنک جبرنامن فدرالی آلیکاری جوان را بردست دکر. سروک باراک اوباما قانون مور کرد او قانون باجی لسر دولمندن امریکی او اندهاتوان پتر جو 400,000 دلاران ده سالا که ده بلند بکتنو خلک چینا ناونجی جباجا بلند ده پاریزتن. سروک اوباما دی بیجتن اوه پینگاوکا جبزاوکا برفرها قیم کرنا آبوری امریکا. Today's agreement enshrines, I think, a principle into law that will remain in place as long as I am president. ڕێکەوتنەکە دەستکەوت و پێم وایە پرەنسیپێکە بۆیان کە تا من سەرۆک بم کاری پێ دەکرێت پێویستە کورتێنانی بودجە بە شێوەیە کەم کرێتەوە کە هاوسەنگ بێت و بەم شێوەیەش گەشە دەکرێت. لی صندوقا دراویە نفنەتەوەی دیبێژتن ئەف قانون نەبەسە ji بۆ چارەسەریە پرسگرێکن ئابووریên درێژدەم لەوان شارەزا باوەڕ دیکن divێت سەرۆک ئۆباما li gera xwe ya duê pitir amade bitin ji bo levhatin û ji berdananan û ji wan re zemîneya hevpişik amade bikin. The country itself is divided. Having said that, وڵاتەکە خۆی دابەش بووە بەڵام بەو شێوە جیاوازیە نییە کە لە نێوان دیموکرات و کۆماریەکاندا هەیە و لە ناو خەڵکدا هەستی لە بەردانەواندن زیاتر هەیە وەک لە ناو واشنطن دی سی. لە هەمان دەم قانون ملیارên دۆلاران ji xerciya حکومەتê radigirin weke xerciya li ser bernamên bîmeya saxlemiyê ku pitir hejar û xudan dahatêkin qazancê jê dikin û herwesa bernamên alîkariya bêkara jî. Eger çî gelek Emerîkî ne agahdarî hûrkariyên qanûnê ne lê ew ditirsin bihayê xwarinê û pêtiviyên diyên jiyanê bilind bibe. Di gotarên serê salê de ji mareka rêberên Ewropî rejbîn bûn li hember paşa roja aborî û hûjdarî dan ji aloziyên pêtirên aborî li sala 2013 lewan aborîna pêşniyaza guhertina arasteya rêbazên aborî li Ewropa dikin. سال 2012 سال کب زحمت بو با اروپا. شیردوان آلمانی انگلا مرکل تی پیوکی دا هجداری دا که سال نو دهش تب زحمت تر بید. Die Reformen, die wir beschlossen haben, گوهرین کارین که ما پیش نیاز کربون هدی اگر خود کن. لدگل هنده پیدویه که ام بین فرحتر بین. گلک مایه که اف کشیه بیت چار سر کرن. پیووی رنگه که اگر خود شاهین سر سال هبو. لی شارزاین آبوری دی بیجن اجه خدایه که خانم مرکل آلوز ببه. دی پشتی 10 مهان هەڵبژارتن لە ئەڵمانیا بن و تشتێکی مەزن بەری هەڵبژارتنا نابێت. ئەگەر خانم مێرکل سەرکەت ئەس باوەڕ دکم ئەمێ ڕژدیاکە زیدەترە ئەڵمانیا ببینن بڤێن گوهارینەکە مەزن دەدەستگەهێن ئۆروپیدا بکن. هەرچەندە کە بریتانیا دراوی یۆرۆپ کار نائینێت لە ئەوشی بزاوی دەکەت کە دناف گوهۆرێند لە ئۆروپا دەبن دەرباز ببێت. گەلک قانوندانەر لە پارتیا سەرۆک وەزیر دەیڤید کامێرۆن دەخوازن کە بریتانیا ئێکەتیە ئۆروپی ئێک جاری بهێلێت. بریتانیا د ململانەیەکە جیهانی دەیە بۆ سەرکەتنی ئەو د ململانێ دەیە دیگەل وڵاتên وەکە چینê هندستان و ئیندونیسیا. ململانەیە پەیداکردنا دەلیڤەیên karî ji paşa rojê re. Evca dema xelek bêjin em ê deynên xwe hêdî hêdîkên bikin em dibêjin wane nexêr. دین بردامی دستودار آبوری اسپانیا خرابتر دکن. بانکیا که ایکش مازنترین بانکت بی ولاتی بر این نوکه جارکش آلی حکومت و هاد برزگار کرن. نوکه دینکش ایکتی اروپی ورگرتیه لیلی سر حسابا داختی 35,000 کسان.
ئەریخۆلادان ژ قلیزەکە ئابووری مەزنترین دەستکەفتی ساڵەیە نەخێر ئەس باوەڕ دەکەم گرنگترین تشتی ئەف ساڵ گوهرتن و سەرڕاستکردنا ئاراستەیە ڕێبازن ئابووریە. سونی کپور ji komala şirovekirina aboriyê Redfine dibêjit ku danûstandiyên wisa ecê xwe nînin. گەشەکردنا وەرارە ئابووری قەت هەند خراپ نەبووە. ڕێژەیە بێکاریە لە بلندترین ئاستە و ڤاڵاهەیە سیاسی ji بۆ سەرەدەریە دیگەل زێدەبوونا زەحمەتیên ئابووری تەنگ دەبێت. İşaliyê siyasî ve Avrupa çaverê vegerana Serokvezîrê Bereyê Îtalyayê yê ku lê germa kêşeya aborî li sala 2011 kar vekeşana xwe da û nûkel hîviyeyê li meha dû Şibatê li helbişartinê giştî beramber hevrikê xwe Mario Monti rêberiya berêkana helbişartinan biket. زێدەباری ژمارە مەزنە قوربانیان di şerê Sûrî de hêrîşên firokan û bikarînana çekên giran bajaran wêran dikin û çend efşar gerim dibe çend Beşar Esed Rij de di desthilatê de bimîne. Rikaberên Sûrî dibêjin serheldaya hêrîşekirê dewrûberên firokana leşkeriya Taftanza di hewla lawazkirina hêza hewaiya hikûmetê de. Ragihandina dewletê dibêjitin hêzên parastinê bersîngê hêrîşa tîroristan girt. Hêrîşeka bi heman awayî kar bi dest neçar kirin firokxana Helebê bigirin. Lê hêrîşên bi firokan û çekî giran li dewrûberên Şama paytext û çendîn bajarên dî wêraniyek durist kiriye. Bi aliyekî dî ve netewênî girtî texmîn diketin ku 6,000 kes di şerê navxweyê Sûrî de hatine kuştin. Lê jêderên rekaberiyê û çalakvan texmîn dikin jimare sê qat e. Çendî şer gerim dibitin, çend serokî Sûrî Beşar Esed Rij de li ser desthilatê bimînitin û astê hêrîşan li dijî rekaberiyê û li dijî medeniyan bilindtir diketin. Piştî bombarankirina firnên nanî û kuştina bi dehan jin û zarokan li roja çarşemba borî jî firokên Sûrî panzînxaneyek lê nêzik Şamê kire armanc û dîsan bi dehan kes kuştin û birîndar kirin. Bîneran Şepol Ebasî hunermend û filîmsazê Kurd dibêje destpêka sînema Kurdî heye. Lê ji rûyê hunerî ve û weka senet Kurd negihiştine wê qonaxê bikaribin bêjin me sînema Kurdî heye. Wî got jî her bi heman dîtinê yek dikare bêje Kurdan bînerê sînemê jî nîne. Kekşapol mêvanê bername li hevgihandina Kurdan bû. Aya Kurd sînemayî heye? سینەمای کوردیمان بە مانای گشتی هەیە بەڵام ئەوەی کە وەکو سەنعەتێکی سینەمای دنیای چاوی لێ بکەین و ناوی بنینە سینەمای کوردی چ لەباری فەنیەوە چ لە باوەڕەکانی دیکەوەگە بمان هێشتی بکەینەوە پێم وانێ ئەمە گەیشت بینەوە ئاستەکە بتوانین بڵێن سینەمای کوردی بە مانای سینەماکانی دیکەی دنیا پێم وانە. ئەی بینەری سینەمای کوردی هەیەیانە؟ بینەری سینەما کاک دەخێل کولتوری تایبەتی خۆی دەوێت. ینی کوردستان دیارە بەهۆی ئەو تایبەتمەندیە کۆمەڵگایی کە هەیەی شەڕی تێپەڕ کردووە ڕۆژ و شەوانی زۆر ناخۆشی تێپەڕ کردووە مەبەستم کۆمەڵگایە. ئەو کولتورە کە بتوانێت بینەری سینەمایی دروست بکە هێستا لە کوردستان نەگەیشتێتەوە ئاستا. ئەمە نامەوێت بە چاوێکی زۆر نگاتیڤەوە چاو لە قسەکە بکەم بەڵام ئەگە بە چاوێکی ڕەخنەگرانەوە چاو لە شتەکە بکەین بینەری سینەمای کوردی وەکو ئەوەی کە دەڵێن سینەمای کوردیش نەگەیشتێتەوە ئاستەکە بتوانین نەوی سەنعەتی سینەمای کوردی لێ بنین بینەری سینەمای کوردی شێستا نەگەیشتێتەوە ئاستەکە بتوانێت بە کولتورێکی تایبەت سەیری سینەمای کوردی بکە. دوای یڵماز ئەمە بریکێکمان هەیە هیچ فیلمێکی ئەو تۆی کوردی نابینین تا دەگاتە کاک بەهمەنی قوبادی کە دەست پێ دەکات بە یەکەم فیلمی وەکو بە ناوی کاتێک بۆ سەرخۆشی ئەسپەکان بە کوردی تەرجمەکەینەوە بەڵێ. بەهمەنیش لەوێدا ڕەنەسانسێکی کردە سینەمای کوردیدا بەڕاستی ئەویش توانی هەنگاوێکی دیکە هەڵبێنە. ینی ئەو شتانە ئەگەر لەگەڵ یەکدا بنین یڵماز وەکو دەست پێشکەرێک بەهمەنیش وەکو دەست پێشکەرێکی چینی تازە ئەو دوانە بەیەکەوە پێم وابێ بناغی سینەمای کوردیان پێکەینەوە بەڕاستی. باشە داکیمنتری تۆ چۆن دادنی لە چ خانەی کە فیلمی سینەمای یان وەکو هونەرێکی ئەدەبی؟
داکومنتری کاک دەخیل زۆرشت لە خۆی دەگریا کە تۆ باسی داکومنتری دەکەی مانای خۆی لەسەر وشەکەیە یعنی کە تۆ بە فاکت و داکومنت دەبێ قسە بکەی جا ئەو فیلمە هەرچی دەتوانێت ببیە مژارەکە گرینگە تۆ بە نیسبەتی مژارەکە دەبێت فاکت بدەی لەگەڵ ئەوەی کە ئەو ناخەکەی پێویستی بە داستانێک و ئەدەبیاتێکە و بە تۆ کە باسی مژارێک دەکەی دەبێت لە ناخی خۆیدا داستانێکی تێدا بێ لێرەدا شاید داکومنتێرێک دەبێت شعر بزانێ شاید دەبێت داستان بزانێ ینی چیرۆک بزانە کۆمەلگا بناسیە کوردەکان توانیوانە داکیمنتری دروستکەن هەیەم جەنابەت دەزانم چەند فلیمێک هەیە زۆر خەڵکمان بینیوە ئیشی باشیان کردووە بەڵام بەگشتی دەتوانین بڵێن کاک دەخیل ئەو شتانە بۆ هەر کۆمەلگایەک وەکو تەجروبە وایە ینی ئەوە پرۆسەسی خۆی دەوێت ئەو شتە دەبێت پرۆسەسی خۆی تێکە ینی بڕۆوە ئەوە نیەکەمە بڵێن بە 1 ڕۆژ و 2 ڕۆژ و بە 10 کەس و 20 کەس ئەمە بتوانین بەڕاشکایی و بڵێن ئەو سینەمامان هەیە سینەمای داکومنتری کوردیمان هەیە ئەو شتە تەجروبەیە پێویستی بە زمانی خۆ و کاتی خۆی هەیە و دەبێت تێپەڕیکە تاکو و بناغەیەک دامەزریە بناغە کە دامەزرا سینەمای دنیا دەبێت سینەمای ئەکشێنی کورد و سینەمای فیکشێنی کورد و سینەمای داکومنتری کورد بناسیە بە قالبی و ئیستراکچێری خۆیەوە بەڵێ حەزەکەم باسی شتێکتر بکەم کاکشەپۆڵ ئەویش جیاوازی خۆش ئاگاداری کە سینەمای دنیا زۆر پێشکەوتووە تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو بەکاردێنین فلیمی زۆر گەورە دروست دەکرێت ئەو فلیمانە و ئەو سینەما و ئەو هونەرە زۆر بە ئاسانی دەگاتە بینەری کوردێک لە دێکە دانیشتووە تەلەڤیزیۆنیش بووە گەورەی لە پێشەوە بە سەتەلایتەوە ئەو فلیمە دەبێنێتن لە کاتێکا ببورە لە کاتێکا کە فلیمی سینەمای کوردی ئەوەی من ئاگادارم زیاتر هەوڵی ئەوە دەدەن مێژووی کورد کاڵچەری کورد ئەو نەوە ئاشتا یان حتا چیرۆکیش زۆر ئاسان دروست ئەکاوەیەکە بە فلیمێک جیاوازێکی زۆر گەورە هەیە کاک دەخیل ئەو جیاوازیە ینی ئەمە ئەگەر بمان هەوێت سینەمای کوردی ئێستای کوردی لەگەڵ سینەمای دەوڵەتانی دیکە ینی هەڵسەنجێنین و مقایسێ بکەین بەڕای من کارێکی هەڵەیە بۆ سینەمای وڵاتانی دیکە گەویشتۆتە ئاستی سەنعەتی بوونی خۆی ینی وەکو سەنعەتێک ئەلان دەناسرێت سینەمای وڵاتانی دیکەی پێشکەوتوویە لە حاڵی پێشکەوتوودا سینەمای کوردی بەهۆی کلاسیک بوونی کۆمەلگایی بەهۆی ئەوەی کە ساختارێکی کلاسیکی هەیە هەستا زمانێکی ناخۆشی تێپەڕ کردووە ینی هێستا نەگەیشتۆتە ئەو ئارامش و ئەو ئارامیەی خۆی کە بتوانێت لە محیتێکی ئارامدا دەست بە کار بکە بۆ جێ خۆی بدینێتەوە کوشتنا 26 کەسان دێ خوێندنگەها سەرەتاییدا لە ویلایەتە کەنەتیکت 20 جوانە زارۆک بوون جارەکە دی ڕۆناهی خستە سەر ڕۆڵێ ڕاگەهاندنە بتوند و تیژی دڤان ڕەنگە کارێن هۆڤانەدا ڕۆناهیە گەشت کاتە سەر هەڵیود جهێ دروستکردنا فلیمên tund û tîjî têda lê digel wênajî çi nîşanînin ji bo rawestandina van renga filîman di vê sazkariyê de. Ev nimûneyeka wan filîmên pirî wêneyên şer û teqîna ye Hollywood para pêkom dike û ew arastey sîpeyan dike. Têm girayî navdarekê vê sazkariyê û dibêjitin muştûmra li ser berhemên keyfxweşiyan vedgirta berî 100 salan û belkû wê vetir. Ev dîmenekî kurtê filîmekî sala 1960 ye lê hêşta bîneran şak diketin. Filîmê Sylvester Stallone yê bi navê Gulle Boserî dîmenên tirsinak ji bo rakeşana bala bîneran bikardîne. Dîmenekê Pacific Rim ku çîroka dagîrkiriniye ji cem biyaniyên cîhaneka dî nimûneyeka dî ye. Şirovekarên ragihandinê dibêjin çek, teqîn û şerên bi tirs hinek caran berdewamiya çîrokê ye. Action films are action films. Filmên action her filmên actionin û Hollywood vî karî baş dike. Lê ez nepiştrastim eger ew dizanin çawa cemawerê sîpe dûrî dîmenên tund û tijiyê bixînin. Karbidestên Komala Niştimaniya Çekan bihêstirîn lobiya çekaya gazinda tund û tijiyên civakî dêxte stoyê wan filîm û yariyên Hollywoodê. Lê rastî ew ne bes Amerîka belkû tevaya cîhanê temaşeyê berhemên Hollywood dikin.
مرۆڤ تەقەلێدانên mezin li hember zarokan li gelek welatan nabîne ew welatên ku filmên Hollywood jêdera sereke ya demborînê ye. ئەگەرچی هەنێک تایبەتمەند گازندا ji rengekî diyê filîman dikin weka çîrokên koletiyê û êşandin û eşkencedana li başûra Amerîka berî şerê navxwe lê piştî kuştinkariya zarokan dêxwendingehekê de berîmehekê li Hollywood pisyar têkirin ka eger derhênerên filîman astê tundûtîjiyan kêm bikin. Xelk behsa teqelêdana Connecticut dikin wek tu dibêje ev bûyer dikare guhertinekê bike. Lê temaşevanên sîpe çi nîşana xuyan nakin ku ew êdî temaşey van renga filîmên bi tundûtîjî nekin. Bîneran Hillary Clinton wezîra derveya Amerîkîya ku ji sala 1993 heta 2001 xanima yekiya Amerîkî bû ketiye nexweşxanê ji ber girhêyek xwînê di demareka serê wê de. Li sala 2008 xanim Clinton xwe ji bo serokatiya Amerîka berbijar kiribû û got niha jiyane û belav dibin ku wê niyaz heye li sala 2016 bikefte berîkaniya serokatiya Amerîkî. Erê ev nexweşiya wê ya niha hind giran e heta paşeroja wê ya siyasî biguhere? بۆ دووهەم جار خانم کلنتن توێشی مەینا خوێنا دەمۆران دەبێت. یەکەم جار بەری 14 ساڵان بی دەمێک و ئەو وەکی یەکەم خانم لە دەمێ سەفەرێکی بی بۆ دەرڤەی وڵاتی لێڤێ جارەی خوین دەمارên serê wê de meyî. Ev nesaxiya pitir dikefte demarên piya û heger dem û dest nayête çareserkirin ew girên xwînê bo dilî dêne veguhastin û bo heya mirovî tûşî şeplaya dilî bigit. Lê nojdarê xanim Clinton dibêjin ev girêya xwînê di nav demara serê wê de ketiye pişt guhêwê rastê. Xwîn dipangêt û nahorit. Ew baş e eger ne di nav demara xwînê de bidin. Lê eger di nav demarê de bû xirab e. خانم کلنتن ڕۆژا یەکشەمبی بۆ خەستەخانەیە نیویۆرک هاتە veguhastin û niha jî ew dermanên ku xwînê rohindikin werdegret da ku ev giriya di demara serê wê de nerim bibit. Nojdar dixwazin piştrast bibin ku ew giriya xwînê nerim bibit her wisa piştî hingê Clinton tûşî aloziyên xwînriştinê nebit. Di dîroka Amerîkada xanim Clinton yek ji wan wezîrên derve ye ku kesê hindî wê bi welatên biyanî sefer nekirîne. Ew çoya 112 welatan lê demê bihemvedana serê ev sale wê xweşî bixwe nebir. Dawî car ew li heftî meha 12 li Belfast hate dîtin. Her durist çend rojan piştî ku vegera Amerîke tûşî vayrûs û hişkiya leşî bî û çend rojekan piştî hingê ew gêj bî û ket û ewey hingê were di xestexanê de ye. Xanim Clinton ji postê xwe yê wezîriya derve xanenişîn dibit û durist li demê ku dixwast biryarê bidit kadê ji vêrê pêve li çi biyavekî siyasî çalak bit tûşî vê nesaxiyê dibit. Herçende ku têde gotin ku ew dê xwe ji bo postê serokatiya sala 2016 berbijar bikit lê niha û li demê ku li jêr çavdêriya nojdaran e bêdengî li dor vê êkê heye. Heta demek diyê li hevgihandina Kurdan em bihîviya saxî û silametiya we ne. Ev bername tê weşandin li ser malperê dengê Amerîka û li ser Facebookê jî. Xuda hafîz.